28 ساڵ لەمەوبەر و لە 7 ئازاری ساڵی 1991 کڵپەی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەری ستەمدیدەی هەرێمی کوردستان لە دژی زوڵم و ستەمی ڕژەمی بەعەز لە دوای ڕانیا گەشتە سلێمانی و سەرجەمی بنکە و بارگاکانی ئەو ڕژەمەیان ڕاماڵی و فەرماندا خوێن ڕێژەکانی ئەو کاتی بەعەز لە سەرای سلێمانی و ئەمنە سوورەکە بە سزای گەلگەیەندران. لە ئێستادا و پاش 28 ساڵ لەو ڕۆژە بەشداربووان و قوربانیدەرانی ڕاپەڕینی سلێمانی لە بەدینەهاتنی ئامانجەکانی ڕاپەڕین و خزمەت نەکردنی سلێمانی وەک پێویست نیگەرانن. یەکێکم کە لەوانەی کە بەشداریم کردووە ئەم شوێنی کە ئاواتیا دانیشتم جێگەی شەهیدێکی قارەمانە کە شەهید عومەر باوشی کاکیوا و ئەوانە ساموکەرانی بوو. لە پاش 28 ساڵ ڕاپەڕین دیارە سلێمانی زۆر لەوە زیاتر قوربانی داوە کە خزمەت کرێت لە ڕووی خزمەتەوە بەڕاستی سلێمانی بەڕای من خزمەتێکی کەم کراوە ئەبوو زۆر زیاتر خزمەت کرێت. تۆ سەیری کەس ئەوە جادەی ساموکەران لە پشتی منەوە هەر ساموکەرانەکەی پەنجاکانە بەداخەوە ڕەنجی ئێمە بۆ خەڵکی تر بوو. ئەم دوو حکومەتە لە دار و بەردۆ هەڵی کەنیت و نەمێنێ ئەمی لێتە ڕزگار بێت نەجاتمان بێت لە دەست دز و درۆزن و جەردە خوێنی شەیدانمان گشتیوە فیرۆچوە لە خۆم پێ شەشێکم ڕۆیشتووە جووتی هەر برام ڕۆیشتووە. هاوکاتنەوەی دوای ڕاپەڕین باس لەوە دەکەن ئەو ئامانجانی کە باب و باپیرانیان ڕاپەڕینیان لە پێناودا کرد نەهاتوۆتە دی و خۆشبەختی و خۆشگوزەرانی تەنها بۆچینێکی دیاریکراوی کۆمەڵگا و نەوەکانیان بووە. ئێمە وەکو گەنجان تا ئێستا هیچمان بۆ نەکراوە لە دوای ڕاپەڕینەوە و 25 ساڵ 26 ساڵ تێپەڕی هیچ شتێک نەکراوە بۆ گەنج ئامانجی چی خۆزگار نەکراوە باشتر بوو. بەداخەوە وەختێکە کە سوکاری ئێمە و باو باپیرانی ئێمە لە 27 ساڵ 28 ساڵ پێش ئێستا ڕاپەڕینیان ئەنجامدا بە تموحێکی زۆر گەورەوە بەڵام لە ئەنجامی هاتنە سەر دەسەڵاتی کۆمەڵێک کەس کە هەدەفەکانی ڕاپەڕینیان لەبیر کردوایان لە جیلی دوای ڕاپەڕینەوەی دوای ڕاپەڕین کرد کە هیچ ئومێدێکیان بە ڕاپەڕین نەمێنێت. ئەمڕۆ یادی ڕاپەڕینە لە شاری سلێمانیە ڕۆژێکی سارد و سڕ و بازارێکی سارد و سڕ و ئاساییتر لە ڕۆژە ئاساییەکان هیچ گەرم و گوڕێک نبینی بەم شارەوە گەنج هەمووی دڵی مردووە هیچ هەمووی گیرفانی خاڵیە. هیوادارم لەمە دووە دەسەڵات بەخۆیان بچێتەوەنە و جیلی دوای ڕاپەڕینیش فرسەت بە بۆ حیزبانە بۆ لایەنانەی کە بەڕاستی خەمی خەڵکیانە و ئەیانەوێت گەنج بەرهەمی ماندووبوونی خۆی بخوات نەوەگەوەی کە منەتی ماندووبوونی 30 ساڵەم و پێشی پێشمەرگەیەک و سەرانی سیاسی ئەم حکومەتە هەڵگرێ. ساڵانەوە لەگەڵ ساڵیادی ڕاپەڕین گەورەترین پرسیار کە دەبێت بە مانشێتی ڕۆژنامە و میدیا و گفتوگۆکانی ئەو یادە ئەوەیە ئایا ئامانجەکانی ڕاپەڕین بەدی هاتووە یان نا کە بەهۆی قۆرخکاری و گەندەڵی و قڕوپڕی دەسەڵاتدارانی دوای ڕاپەڕین لای بەشێکی زۆری بەشداربووانی ڕاپەڕین و نەوەی دوای ڕاپەڕین وەڵامی ئەو پرسیارە بەنەخێر دەدرێتەوە.